لە دووهەمین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستاندا نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاند ئێمە زۆر تەنیاین لە کاتێکدا ئێمە لە جیاتی جیهان شەڕ دەکەین. ئەم لێدوانەی نێچیروان بارزانی لە کاتێکدا دێت کە لە پێشوودا زۆر جار بەرپرسانی هەرێم جەختیان کردوتەوە کە هەرێمی کوردستان پشتیوانیەکی نێودەوڵەتی هەیە. لە دووهەمین سەردانیدا بۆ ئەمریکا مەسعود بارزانی کە لە 19ی ئابەوە بۆ چوونی جیاواز لەبارەی پۆستەکەیەوە دروست بووە، بەم شێوەیە باس لە پشتیوانی ئەمریکا بۆ کورد دەکات. سەرۆک ئۆباما و جێگیری سەرۆک ئۆباما جەنابی بایدنمان بینی لە وایت هاوس و من سوپاسی گەلی کوردستانم پێڕاگەیاندن بۆ ئەو پشتیوانیەی کە بۆ کوردستانیان کرد لە کاتێکی تنگانەدا و لێرە من دووبارە ئەو سوپاسە بە گەلی ئەمریکا و بە سەرۆکی ئەمریکا و ئیدارەی ئەمریکا دەگەینەوە. بارزانی لە سەردانەکەیدا بۆ ئەمریکا سوپاسی پشتیوانی ئەمریکای کرد بۆ گەلی کورد. هاتنی ئێمە بۆ واشنگتن بۆ ئەوەیە ئێمە سوپاسی گەلی کوردستان بە سەرۆک و جێگیری سەرۆک و ئیدارەی ئەمریکا و گەلی ئەمریکا ڕ بگەینین بۆ ئەو پشتیوانی و هاوکاریەی کە بۆ ئێمەیان کرد لە کاتی کە تووشی شەڕی تێرۆریستانی داعش هاتین لە ساڵی ڕابردوو. کاتێک فێدریکا مۆغرینی نێردەی باڵای کاروباری دەرەوە یەکێتی ئەوروپا سەردانی هەرێمی کوردستانی کرد، بارزانی بەم شێوەیە ڕۆڵی یەکێتی ئەوروپای نرخاند لە پشتیوانی هەرێمی کوردستان. طبی هاتنی ئەو معنای وایە تەمسیلی هەموو ئەو وڵاتانە کات کە لە یەکێتی ئەوروپادان و ئەمە پشتگیریەکی گەورەیە بوو گەلەکەمان. لە کۆتایی ساڵی 2015دا و کاتێک ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شنگال ئەنجام درا، بارزانی بەم شێوەیە پشتیوانی هاوپەیمانانی بۆ گەلی کورد نرخاند. لێرە دەست پێویست زانم سوپاسیەکە گەرم سوپاسیەکە گەرمە ئەمریکا بکەم بۆ ئەو پشتیوانیە ئاسمانی کە بوومە کرێ هەروەها سوپاسیا هێزت هاوپەیمانە بۆ پشتیوانیا وان. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند شوێنێکی جیاوازدا جەختی کردوتەوە لە پشتیوانی هاوپەیمانان و ئەمریکا. پێم وایە طبێ بە سوپاسەوە شتێکی مهم بوو ئەوەی هەتا ئێستا کراوە، بەڵام بە تەئکید تەنها لێدانی تەیارات لە ئاسمانەوە بە هیچ شێوەیەک ئەم منەظەمەیە لە بین نابات. لە کۆتایی ساڵی 2014دا نێچیروان بارزانی لە دیداری ساڵانەی مێری بە گرنگیەوە باسی لە سیاسەتی هەرێم کردووە بە شێوەیەک کە سیاسەتی نەوتی حکوومەتەکەی هەرێمی کوردستانی خستۆتە سەر نەخشەی وزە لە جیهاندا. سیاسەتی سەردەمنانەی نەوتی هەرێمی کوردستان هەتا حدێک گرفتی کارەبا و وزەی خۆمانی چارەسەر کرد و هەم کوردستانی کردە ناوێک لەسەر نەقشەی وزە لە تەواوی جیهاندا. هەر لە دیداری مێریدا نێچیروان بارزانی بە گرنگیەوە باسی لە پشتیوانی هاوپەیمانان کردووە بۆ هەرێمی کوردستان. بڕیاری دۆستان و دیموکراسی خوازان کە بەهانامانەوە بێن بەڵگەی ئاشکرایە کە هەوڵی سیاسی، سەربازی و ئابووری و کۆمەڵایەتی چەندین ساڵەمان بێهۆدە نەبووە. لە ئێستادا پرسیاری ئەوە دروست دەبێت بۆچی لە ڕابردوودا بەرپرسانی هەرێم جەختیان کردوتەوە لەلایەن ئەمریکا و ئەوروپا و هاوپەیمانانەوە پشتیوانیان لێکراوە؟ ئایا پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ وڵاتانی دەرەوە پەیوەندی استراتیژی بوون یاخود مجامەلە و پەیمانی سەرزارەکی بوون؟ ئەگەر هەرێمی کوردستان تەنیایە، کێ بەرپرسیارە لەوەی بەو شێوەیە تەنیا بکەوێت؟